باسی ڕەوشی ڕێکخراوەکانی ژن و بزوتنەوەی فێمینیزمیەکەین لە هەرێمی کوردستانە. ڕێکخراوەکانی ژنان تا چەندە خزمەتیان بە ژنان کردووە لە هەرێمی کوردستانە، تا چەند دەتوانیویانە ببنەوەکاری هۆشیاربوونەوەی ژنان بەرامبەر بە مافەکانی خۆیان، بەرامبەر بەوەی کە ڕۆڵیان هەبێ لە کۆمەلگا و مافەکانیان پێشێن نەکرێ، تونند و تیژیان بەرامبەر ئەنجام نەدرێ. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دێرین خەدر کە بەڕێزیان چالاکەوانن لە بواری ژنانە. سڵاو لێبێ، بەیانیت باش. ئەگەر پێمان بڵێ ڕەوشی ڕێکخراوەکانی ژنان ئێستا چۆنە، تا چەندە یەکگرتوون و یەکدەنگن لە ئاست بەدەستهاتنی مافەکانی ژنانە؟ باینتان باش. بێگومان یەکدەنگی هەمیشە ئەمانگەیەنێتە ئەو ئامانجەی کە ئێمە ئەمانەوەی پێی بگەین. بۆیە بەو مەبەستەش ئێمە وەکو هاوپەیمانی ژنانی کوردستان کە بۆ ماوەی 2 ساڵ کارمان لەسەری کرد، لەسەر ئاستی کوردستان لە هەر 4 پارێزگاکە کۆبوونەوە کرا و بڕیار درا کە هەموو ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی لە بواری ژناندا ببنە یەک دەنگ و کۆدەنگیەک دروست بکەین بۆی بتوانین بگەینە ئەو ئامانجە. بەڵێ خاتو دێرین، ئەم گروپەی کێوە ڕاتان گەیاندووە، ئەم کۆد بوونەوەی، ئەم ڕێخستنەوەی کاری خۆتان لە نێو چوارچێوەی هاوپەیمانەتیەکدا، ئەمە تا چەندە گرنگە یان ئەم هاوپەیمانەتیە کێن ئەو کەسانێتیدا بەشدار بوونە یەکیان گرتووە؟ بەڵێ، وەکو باسم کرد بۆ ماوەی 2 ساڵ لەسەر ئاستی کوردستان ئێمە کۆبوونەوەی خۆمان کرد لە هەر 4 پارێزگاکە، گەیشتنە ئەو بڕیارەی خۆی ژمارەیەکی زۆری نێتوێرکی ژنان هەیە لەسەر ئاستی شارەکانە. بۆیە بە پێویستمانزانی لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی هەر 4 شارەکە کۆدەنگیەک دروست بکەین. بۆیە بڕیارماندا کە ئەو هاوپەیمانیەتیە دروست بکەین. لە ساڵی 2021 ڕامانگەیاند ئێمە کۆبوونەوەی وەرزی خۆمان هەیە لەسەر ڕەوشی ژنان، لەسەر ئەو ئالنگەرەیانەی کە ڕوبەڕووی ژنان دەبنەوە، لەسەر ئەو مافە زەوتکراوانەی ژنان گفتوگۆی خۆمان دەکەین و بۆ هەموو بۆنەیەکیش کە تایبەتە بە ژنان ئێمە چالاکی خۆمان هەیە. بۆیە ئەگەر ئەم کۆدەنگیە بەم کۆدەنگیە زیاتر ئەتوانین دەنگمان بگەینە ئەو لایەنانەی کە بەڕاستی بەرپرسن لە دۆزی ژناندا. بۆیە ئێستا کارەکانمان بە شێوەیەکی باشتر ئەتوانین بڵێم بەڕێوە ئەچێتن، زیاتر و ئاسانتر ئەتوانین دەنگەکان کۆبکەینەوەی هەموو ڕێکخراوەکانی ژنان و بگەین نە شوێنی مەبەست. باشە، خاتو دێرین، ئێوە ئەو کەسانی لێ کۆبوونەتەوە ئەندامن لە ڕێکخراوەکانی تری ژنانیشدا، یانەوەی کە ئەوەی لەم هاوپەیمانیە بێ لە ڕێکخراوەکانی تر ئەندام نییە، سەربەخۆ کاری کردووە پێشتر؟ بەڵێ، شەرت نییە. ئێمە تەنها کۆکردنەوەی ئەو ژنانان کە چالاکن کە کار دەکەن لە بەدەستهێنانی مافەکانی ژناندا یان داواکردنی مافی ژناندا، هەندێکیان ڕێکخراوی خۆیان هەیە، هەندێکیان تایبەتمەندن بە بواری جیاواز شەرت نییە ئیلا لە ڕێکخراوێک کاری کردبێتن یان سەربەخۆ بێتن. نەخێر، ئەو ژنەی چالاک بێتن، ئەو ژنەی کە مەبەستی ئەوەیە داوای مافی ژنان بکات و لە دۆزی ژناندا ئیش بکات، ئێمە کۆمان کردوونەتەوە، هەمومان بە یەک دەنگ کۆبوونێتەوە. باشە، کارەکانی لە پێشینەتان چییە؟ ئەوەی کە بڕیارتان لێەوە؟ بەڵێ، پێشتریش ئێمە کارمان کردووە، گفتوگۆمان کردووە لەسەر ڕەوشی ژنان، بەیاننامەمان هەبووە، پەیوەندیمان هەیە لەگەڵ دام و دەستگاکانی هەرێمی کوردستان کە لەسەر دۆزی ژنان کار دەکەن، ئەنجومەنی باڵای خانمان، سەرۆکی پەرلەمانی کوردستان کە ئەوانیش هاوکارن لەگەڵمان بۆ بەدەستهێنانی مافەکانی ژنان. و بێگومان ئێمە پلانی خۆمان هەیە بۆ ساڵی 2023 کە ئەو چالاکیانە ئەبێ چی بێت ئێمە کاری لەسەر بکەین. باشە، خاتو دێرین، پێ دوایە ڕێکخراوەکان توانیویانە ڕۆڵیان نەبێت لە هۆشیارکردنەوەی ژنان؟ زۆر جارم ڕخنەی ڕوبەڕووی ڕێکخراوەکان دەکرێتوەڵێن زیاتر لە سنتەری شارەکان زیاتر کارەکانەکەن و زیاتر کارەکان یێوان لە نێو هۆڵ و
وتێلەکان و شوێنە ڕاقیەکانە ینی بۆ کە دەڵێن وتێل و شوێنە ڕاقیەکان ینی کەمتر دەستیان گەاندووە بەو شوێنانەی کە ئاسیۆشیاری خەڵک ڕەنگە لاوااستر بێ ڕەنگە ئاسیۆشیاریان بۆ ڕادێنە بێ بتوانن دیفاع لە مافەکانی خۆیان بکەن. ئێمە وەکو هاوپەیمانی ژنانی کوردستان ئەم دوو چالاکیەی دواییمان لە ناو خەڵک بووە. لە 8 مارسی ساڵی 2022 ئێمە لە ناو خەڵک بووین لەو شوێنانە بووین کە قەرەباڵغیەک هەیە خەڵک لە دەورمان کۆبەوە لە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و دژی ژنانیش لە هەولێر لای قەڵا ئێمە چالاکیەکەمان کردو لە ناو خەڵک بووین و لە ناو خەڵکی ئاسایی بوون و خەڵکانێکیش هاتن بە دەورمانەوە ئەوەی جێی دڵخۆشی بۆ هەندێک پیاوی بەتەمەنیش هاتن وتیان بۆمان باس بکەن ئێوە چی ئەکەن کە باسی کارەکانمان کرد ئێمە تەنها کارەکانمان ئەوەیە کە داوای مافی ژنان بکەین ئەوانیش لەگەڵمان وەستان لە گردبوونەوەکەیە نەخێر ئێمە لە چوارچێوەی هۆڵەکان دەرچوین ئێستا ئەوەنەی پێمان بکرێت ئەوەنەی ڕەوشەکە ئارام بێت بۆ ئێمە لە ناو خەڵکین و لەوێ چالاکیەکانمان بەردەوام پێدەین. باشە هاتو دێرینەرەوەندەی بۆ نمونە لە نێو بازارێکی گشتیدا یان لە پارکی قەڵا لە هەولێر لەوێ کۆبوونەتەوە با بڵێن ئەوەندە بەسە یانەوەیەوە پێویستە بستنە لادەکانەوە بستنە قەزا و ناحەکانەوە وەکو دەزانین زۆر جا گرفتەکان لەوێن تێنەگەیشتەکان ڕەنگە زیاتر لەو جێگە دوورە دەستانە بن. بەداخەوە من ئەوە ئەڵێم ئەوەی من تێبینیە کەم لەوانەیە ئێستا تونند و تیژەکان زیاتر لە ناو شارەکانە هەبێتن. ئێستا من خۆم لە کۆمەڵگەیەک ئەژیم نزیکی شاری دهۆکە یاین لە ناو شاری دهۆک نییە ئەو ئازادیەی ژنان کە لەوێ ئەیبینم من ینی ناخی شارەکانە نایبینم بەڕاستی ئەوە شەر نییە بەڵام لەگەڵ ئەوەشان نەخێر ئێمە لە هەموو شوێنەکانین لەوانەیەک ئێمە کەم تەرخەمیەکمان هەبێت لە بڵاوکردنەوەی ئەو کارانەی کە ئەیکەین چونکە ئێمە نامانەوێ هەر ژنێک تووشی تونند و تیژی بێت بهێنە سەر شاشەکان و لە سوۆسیال میدیا باسی بکەین لەوانێ زۆربەی ئیش کرابێت ئەسڵم باس نەکرابێت زۆربەی کەیسی ژنان کە من نزیکم لە زۆربەی ئەو هاوڕێیانم کە لە ناو ڕێکخراوەکانی ژنانە ئیشەکان من وەکو چالاکوانێک ئەندامی هاوپەیمانیەکەم کە من ئاگدارم زۆر کەیسیان چارەسەر کردووە هەر باسیشیان نەکردووە لەوانەیە کێشەکەی لاوایە بێ بەس ئەوە ناگەێنە کە ئێمە کەم تەرخەمین لەویە بێگومان پێویستمان بەوەیە کە زیاتر بچینە ناو خەڵکەوە بەڵام ئەوەش خۆتەزانی ینی هەندێ چۆن بڵێن تەحەدیات هەیە لە پێشمانەوە هەندێک ڕێگیری هەیە لە پێشمانەوە نەمانەوێت بەمە بەس بەو ئاستەی کە ئێمە ئەمانەوێت بتوانین چینە ناو خەڵکەوە. باشە خات و دێرین ئێستا ئەوەی تێبینی بکەن گرفتەکانی ژنان چین کێشەکانی ژنان چین. بەڵێ ئەوەی ئێمە ئەمانەوێت ژن وەکو مرۆڤ ببینرێت ژن بەکەم عەقڵ دانەنرێتن ژن تەنها لە چواردیواری ماڵە قەتیس نەکرێتن ژن ئاوا پەروەردە نەکرێتن کە پێی بڵێ تەنها ئیشی تۆ خزمەتکردنی ماڵ و مناڵ و بەڕێوەبردننی ماڵ و مناڵە ژن کچانمان بە تەمەنێکی کەمتر لە ئاستی یاسایی بەشوو نەدرێتن فرە ژنی بەو شێوەیە نەمێنێتن کە بڵین زەرەر لە ژنەکەی تر بکاتن بۆ نمونە ئێستا لەو بڕیارەی دواییە کە ئەوەی لە دادگای فیدرالی عێراق ئەکرا ئەوەی کە فرەژنی بهێنرێتەوە ناو کوردستان ئەوە کارێکی زۆر خراپ ئەوە تونند و تیژیە بەرامبەر خێزان یعنی هەموو لایەک ئەڵێن تونند و تیژی ناو خێزان نەمێنێتن یان پاراستنی خێزان کار لەسەر ئەوە بکەن باشە ئایا ئەگەر تۆ ڕێگە بەوە بدەی ژنێکی تر بێتە ناو ئەو ماڵەوە ئایا ئەوە ئاشتەوایی ناو ئەو خێزانە تێک نادات بەڕاستی من تێناگەم ینی هەموو هجوومەکان بۆ سەر ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی ژنانن هەر ئەڵێن ئێوە هیچتان نەکردووە تەنها ئەوەی ئێمە باسمان کردو ئەوی ئێمە داوایەکەی یەکسانیە ئێمە داوای هیچ شتێکی زیاترمان نەکردووە ئێمە تەنها داوامان کردووە کە ژن وەکو مرۆڤ ببینرێتن بەژن نەڵێتن ئیشی تۆ تەنها ئەوە ئێستا پێ دوایە ژن وەکو مرۆڤ نابینرێت یانیەوەی کە تۆ باسیەکەی کەم ئەقڵ سیر نەکرێ نازە ینی ئەم بابەت ئەم دیاردانە ئێستا بەم شێوەیە لە کۆمەڵگەیە بەڵێ بەو شێوەیە سەیرەکرێتن من هەستەکەم کۆمەڵێک ئاڕستە کراون تەنها ناوی ژن بینی تێکسەر هەڵەچن یعنی
ئێستا لەوانەیە زۆر هجووم بکرێتە سەر ئێمە ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان بەڵام ئەگەر هەمومان پێکەوە بۆسین تەنها بڵێن ژن ئیتر یەک هجووم و قسەی نەشیا و قسەی زبر بەکار ئەهێنرێت بەرامبەرمان ئێمە داوای هیچ شتێکی خەڵەتمان نەکردووە تەنها وتومانە وەکو مرۆڤ سەیری ژن بکەن تەنها یەکسانی ناو مرۆڤەکان بپارێزن هەر ئەوەمان داوا کردووە نەخێرەوەی کە ئێستای بینین لەوانەیە بەتایبەت ینی ئەوەی مافی پیاوانیشە خورێت ینی مافی مرۆڤ ڕەچاو ناکرێت بە گشتی نەگەوەی مافی ژنیان مافی پیاو ینی پێدوانێ کۆمەڵگەی ئێمە پێویستی بەم جاکردنەوەی نەبێ هەر بەگشتی مافی مرۆڤ ڕەچاو ناکرێت نەگەوەی مافی ژن بەجیا ڕاست دەکەی مافی مرۆڤ بە شێوەیەکی بەرچاو نییە لەم کۆمەڵگایە بەڵام ئەگەر جارێک مافی پیاوان بخۆرێت ئەو پیاوانەی کە مافیشیان خوراوە دێنجارێکی تر مافی ژنەکانە خۆنەوە یعنی ئەبێ بە دوو جار هی ژنان وەکو ئاماژەم پێدا ئێمەی ژنان تەنها ئەمانەی وەکو مرۆڤ سیر بکرین ینی هەمان قسەکەی جەنابتە ئەمانەی وەکو مرۆڤ سیر بکرین داوای مافەکانمان بکەین وەکو مرۆڤێک ئەگەر جارێک مافی پیان بخورێت دوو جار و دە جار هی ژنان خوراوە بەداخەوە لە کۆمەڵگای ئێمە چینێک هەن هزری نێر سالاریان هەیە نەک تەنها ینی پیا و سالاری چکە گەرودمان نێر سالاری ئەوە پیاوان و کوڕان لاوانیش دەکرێتەوە هزریان نێر سالاریە تەنها باسی ژن بکەیت ئیتر وا هەستەکەن تاو نازانم ینی زۆر پێی تێک ئەچن و یەکسەر هجوومەکەن بەڕاستیم تێناگەمەوەنەی تێبی چێنەوانە بۆ بیرەکەنەوە پێ ئەوانن کە لە ئازایەتی ژن ئەترسن ئەوانن کە لە سربەخۆبوونی ژن ئەترسن ئەوانن کە ئەترسن ژن لە چواردیواری ماڵ بێتە دەرەوە ئیتر کەسێک نەبێ خزمەتیان بکات باشە خات و دێرین ئەگەر خانمێک خۆی لە ماڵەوە بڕیار بە لە ماڵەوە بۆ نمونە کار بکە ئەرکەکانی ماڵی خۆی بەڕێبەرە بەڵام ئازادانە خۆیم کارە هەڵبژێرێ ئەمەش هەر پێتان وایە جۆرێکە لە چەسانەوە نەخێر ئەوە ئازادە هەموو مرۆڤێک ئازادە چۆن بژیت ئەوە ئازادی مرۆڤە ئێمە ناتوانین بە زۆر پێی بڵین وەرە دەرەوە نەخێر بەڵام ئەو کچانەی کە بیانەوێ بخوێنن ئەو کچانەی نیانەوێ بە زۆر بەشوو بدرێن ئەو کچانەی نیانەوێ بە مناڵی بەشوو بدرێن بیانەوێ خوێندنیان تەواو بکەن ئەوە ئازادیەکانیان لێ ئەسێنرێتن یان ئەو کچەی بیاوێت یان ئەو ژنەی بیاوێت بڕواتە دەرەوە ئیش بکاتن هەست بە بوونی خۆی بکات ئابوووریەکی سربەخۆی هەبێتن ئەگەر ئەوان ڕێگەیان لێ بگیرێت ئێمە داوای مافی ئەوانە ئەەکەین باشە خات و دێرین پێدوانیە گۆڕانکارەکانی کۆمەلگا پێویستی بە زڕوف و زەمان هەیە بۆی هەندێک لەو دیاردە کۆمەڵایەتیانە وەلا بنێ بۆ نمونە یەکێک لەو دیاردانە دیاردەی بە زۆر بەشودان و لە تەمەنێکی کەمە ئێستام دیاردەیە زۆر بەرەو کەمبوونەوە بەرەو ئەوە چوە بە عیبە تەماشاکرێ دیاردەی ژن بە ژن دیاردێکی زۆر باو بوو لە 20 بۆ 25 ساڵی ڕابردووە بەڵام ئێستا بووە بە دیاردەیەکی زۆر عیبە ینی کۆمەلگە خۆی ئەم دیاردانەی تێپەڕاندووە چوونە دەرەوەی خانمان ئەگەر کاریان بکردایە لە دەرەوە جۆرێک بوو لە عیبە ئێستا کۆمەلگە خۆی ئەمانەی تێپەڕاندووە ینی پرسیارەکەی من ئەوەیە ینی زۆر جارڕێکخراوەکانی ژنان بە هەمان نەهجەوە کە 30 ساڵ لەمەوە بەرچۆن کاریان کردووە هەر بەو ناجە هەر بەو تۆنە هەر بەو زمانە دەیانێ بەرگری لە مافەکانی ژنان بکەن لە کاتێکا کۆمەلگە خۆی ناو بە ناو دێ بەدەیە دیاردەکانی خۆی کە ناشرینە هەندێکیان وەلادنێ بەڵێ ئەگەر تێبینی بکەیت کە ئەو شتانە کەم بوونەتەوە بەڵام هەر هەیە کە کەم بوونەتەوە بێگومان جێدەستی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانیش دیارە لە کەمبوونەوەی ئەو دیاردانێک کە جەنابەت باست کرد لەبەرەوەی ژنانمان وشیار بوونەتەوە پێشتر ئەو وشیاریە نەبوو یان ژنانمان وا پەروەردە کرابوون کە مافی تۆ ئەوەیە بەڕاستی ئەو ژن ئەبێت وا بێت من هەمیشە باسی یەکەم ئەڵێم ژنان وا تێگەیەنراون تەواو ئەگەر تۆ ماڵی خۆتت هەبێ پیا بڵین هاوسەردار بیت مناڵی خۆتت هەبێتن دانیشیت لە ماڵەوە خزمەتیان بکەیت ئیشی تۆ ئەوەیە لە ژیان لەوە زیاتر نییە بەڵام هاتنی ژمارەیەکی زۆری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ هەرێمی کوردستان و دامەزراندنی ڕێکخراوانی ژنان و دروستبوونی چالاکوانان لەناو ئەو کۆمەڵگایە بێگومان ئەوان نەن ژنیان وشیار کردوتەوە کە چیتر ئەبێ قبول نەکەیت ئەگەر لە تەمەنێکی مناڵا بیت
بەشود بدەن چیتر لەوە قوبول نەکەیت کە ژنێکی ترت بەسەرابێتن ئەگینە پێشتر لەوانەیە زۆر ئاسایی بیان بینایە ئەسڵەن هەر نەیان ئەزانی کە ئەوە مافەتی ئەخۆڕێتن من بەو شێوەیە سەیری ئەو بابەتە ئەەکەم خاتو دێرین خدر سپاس کە لاو لێرە و لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت